هیزمەتی سەلام سەلامەتی تێدانی وڵاتانەوە تو پێنج زیاتر ئاگرەکە کۆنتترۆل بووە ئاگرەکە کاتژمێر چەند ڕوویداوە تاوەکو ئێستا هۆکارەکەی زانراوە 558 خولەک ئێمە ئاگادار کرینەوە هۆکارەکەی دیارنێتا لێکۆڵینەوە تاوە نەبێ کارگەی چ بسە ئێرە کاک شاخانەوەی کە دەگوترێت دوو بەشەم کارگەیە چەند بەشێکە نازانین دوو بەشەیان زیاد ئەمە بەشی ئاگری گرت هەموو بەشەکانی ئاگری گرتووە هەندێکیان کۆگاکردنەوە یان دروستکردنەوە و هەندێکی مەوادی بڵین کە لەوێ خەزنیان کردووە هەموو بەشەکانی ئاگری گرتو بەڵام لەبەرەوەی کە هەموو مەوادەکانی بە پێکاتەی بیناکەشەوە زوو گڕەگرن و زوو تەشە ناکەن ئاگرەکە زۆر بە خێرایی تەشەنەی کردووە هەموو سندەویست پەنەڵ و لاستیک و پلاستیک و ڕۆن و ئەو مەوادانی لایلۆنە بۆیە ئەگەر وەکو دەبینی کە بە خێرایی ئاگری گرتووە و بەزێمە لە ڕێگریی تەوامان کرد لەوەی کەەوە ئاگرەکە نەگوازێتەوە بۆ بەشەکانی تری بەڵین چواردەوری زەرەری گیانی هەیە زیانێکی گیانی نییە و بە تەواوەتی چواردەوری کۆگاکە سەلامەتە ماڵەکانشم سەلامەت ئەو کاتێ ئاگرەکە کەوتۆتەوە هیچ کەسیتیانە بۆ لە کرێگار کرێکاری تێدا بۆ لە کاتی ئیشکردن بوون ئاگرەکەوتەوە بەڵام هەموو لایە سەلامەت چەند تیم بەشدارن زیاتر ئێستا زیاتر لە 25 تیممان لێرە کاک شاخەوان باوە پرسیار بێ لە ڕووی تەندروستیەوە عفوان لە ڕووی سەلامەتیەوە ئەم کارگەی هیزمەتی سەلامەتی تێدانیە و ئێمە نووسراومان لەسەر کردو بەڕاستی کەەوە سەلامەت نیە ئێرە پابەند نابێت من لەگە خەڵکیش قسەم کردوتیان لە ناو ماڵە چەند جاریش داوامان کردووە کە بگواترێتەوە وەکو داواکاری بۆ ئێمە داواکاری نهاتوە لەوەی لە پارێزگا و لە قامێت داوایان کرد بێ بەڵام داواکاری کەس ناتۆ لایەن بەڵام ئێمە بێجگە لە داواکاری خەڵک خۆمان شکرینمان بۆ کردو و داوای ئیزرائاتمان کردو کە دا بخرێت مقدم مثلەن دەتوانی بڵێ بە چەند کاتژمێری تر کۆنتترۆلەکرێت 195 زیاتر ئاگرەکە کۆنتترۆل بووە هیچی وای نەماوە ئینشەڵا کاتژمێرێکی دەست خۆش